یەکێکیان لە جیاتی دابینکردنی خۆشگوزەرانی بۆ خەڵکی کوردستان چەسانەوەی خەڵکی کوردستانە بە کۆیلەکردنی خەڵکی کوردستانە وەزارەتەی بە هەرێمی کوردستان یاگەاندووە هیچی کەمترنێ لەوەی داگیرکەرانی کوردستان بەرامبەر بە هەرێمی کوردستان کردویانە. ڕاستکردنەوەی باری خواری هەرێمی کوردستان و معاناتی 32 ساڵی ڕابردوو هەنها بە خەڵکی کوردستانەکرێ. خەڵکی کوردستان دەتوانێت بڕیازدا کێ حاکم بێ و کێ حاکم نەبێ، ئەم شارە هیچ کێ بێ و هیچ کێ نەبێ، ئەم وڵاتە هیچ کێ بێ و هیچ کێ نەبێ. بەتاکید ئەوانەی دوێنێ قەیرانیان خوڵقاندووە بەیانی کە جارێکی کە کورسی حکومڕانێتی وەرەگرنەوە درێژە بە هەمان قەیرانەکانەدەن و هەمان ئەو شێوە حکومڕانی بەردەستاکەن کە لە ڕابردوو کردویان و ئەوەش کە ئێستا ئەیکەن لە کاتی بانگەشەی هەڵبژاردن جگە لە خەڵەتاندنێکی ڕایگشتی خۆزگە قدرەتی ئەوانە بوو هەر ئەو پارەیە ئەعلان کەن کە ئەو بڕێی کە خەرجیەکەن لە هەڵبەتەکانی هەڵبژاردن بیڵێن بۆی کە ئەوڵاتیان لە هەرێمی کوردستان بزانێت چی خەرجەکە موچەی فەرمانبەرانە موچەی دزراوی خەڵکە بەسانێک کە وەکو مافیا بیر بکەنەوە بەرژەوەندی حیزب و خۆیان و بنەماڵە و کوڕەکانیان لا گەورەتر بێت لە بەرژەوەندی نەتەوەیە قەت کێشەی ئەم نەتەوان پێ چارەسەر نابێت. هیچ کەسێک گەشتبین نەبێت لە ژێر سای ئەم دەسەڵاتی کە ئێستا هەیە لە هەرێمی کوردستانە هەرێمی کوردستان یەک هەنگاوەرە پێش بچێت.